یاریەکانی کۆبوونەوەی دووەمی قۆناغی کۆتایی خولی نایەبی عێراق بۆ تۆپی بالا لە شاری هەولێر و هۆڵیانەیەکات دەستی پێکرد. لا یەکەم یاری غازی جنوبی شاری بەسڕە و پاڵەوانی دواوەشان ڕوبەڕووی مەسافی شیمال بیەوە. نەوزاد شێرزاد و هاوڕەکانی بە ئەنجامی 3 گێم بەرامبەر گێمێک لە یاریەکە براوە بوون. ئێمە توانیمان لە یەکەم یاری سەرکەوتن بەدەست بێنین، ئەوەش بۆ ئێمە گرنگ بوو لە هەموو قۆناغێک و گربوونەوەیەک یاری یەکەم زۆر گرنگە. ئێمەش توانیمان لە بەرژەوەندی خۆمان بە کۆتا بێن. ئێمە سێ یاری ترماندا ماوە هەوڵ دەدەین ئینشاڵڵا بە ئەنجام و ئاسی باشتر دەربکەین بۆیە بتوانین لەو کۆمەڵەیە لەو گربوونەوەی دووەم هەموو یاریەکان لە بەرژەوەندی خۆمان بە کۆتا بێنین. لا یاری دووەم هەولێری خاوەن خاک ڕوبەڕووی تیپەکەی دیکەی بەسڕا یانەی بەحری بوویەوە. یاریەکە ڕکابەرێکی بەهێزی بەخۆیەوە بینی. یاریزانانی هەولێر توانیان سەرکەوتن تۆمار بکەن بە ئەنجامی 3 گێم بەرامبەر گێمێک. پێشتر تۆزێ ئەرکمان سوکتر بوو لەبەرەوەی لە ڕیزبەندی پێش یانەکان نەبووین، بەڵام ئیستا لە دوایەوەی کە لە بەسڕا بە یاریەکی باشمان کرد توانیمان بینە تقریبان پێشنگ ئیستا ئەرکمان قورستر بۆ ڕۆژ بە ڕۆژیش قورسترە بێ، چونکە پێشتر زەختمان لەسەرنەوە، بەڵام ئیستا زەختمان لەسرە بۆمانەوە لەو مەرتەبەیەیە. ئەم برنەوەیە ڕاستی زۆر گرنگ بوو، چونکە یەکەم یاری هەموو تەجەموعێک زۆر گرنگە بۆ دەستپێکردنی برنەوەکانی تر. سوپاسی ئەو هاندەران ناکەم، دەستخۆشییان لێکم بەڕاستی نازانین چۆن چاکەیان بدەینەوە، هەر برنەوە شایستە نییە بەوان، یعنی شایانی زۆر شتن. بەم شێوەیە دوای ئەوەی هەرتی پێک 5 یاری ئەنجام داوە جگە لە پێشمەرگەی سلێمانی هەولێر بە 11 خاڵ هاتە پێشەنجی و غازی جنوبیش 10 خاڵی هەیە. پێشمەرگەش بە 4 یاری خاوەنی 9 خاڵە و ڕکابەریەکی بەهێزی نازناوەکە دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.